ئەمە لێدوانی بەرپرسانی یەکێتیە پێش ئەنجامدانی هەڵبژاردن و لە کاتی بانگەشەی هەڵبژاردن گویان لێ بگرن بزانن لەسەر هەژماری من چی دەڵێن. یەکێتی غەدرەکە ئەگەر لێ بگەڕێ بۆیە یەکێتی دەبی ئەو مۆزوعی هەژماری من ڕەت کاتەوە بە کاملی وە خەڵک دەبی بچێ تەوتین بکە هەر شتێک نەبووە سەبەب و ڕێخۆشکەر بۆ دزی و فزی ئەوان نانیشتیمانیە نە دزیکردن نانیشتیمانیە خۆڵکردنە چاوی خەڵک نانیشتیمانیە فێل و فەرەجی انتخابات نانیشتیمانی خەڵک ئیشی خۆی دەکەم وچەی خۆ دەگریت چی نانیشتیمانیە ئەمەشیان هەر بەرپرسانی یەکێتین بەڵام لە دوای هەڵبژاردن فەرمو سەیریکەن لەسەر پرۆژەی هەژماری من چی دەڵێن. هەژماری من خۆتان نەزانن ئێمە تێبینیەکی زۆر هەبوو لەسەر ئەو پرۆژەیە و خۆشبەختانە هەموو ئەو تێبینیانەی کە هەبوو لەسەر ئەو پرۆژەیە یەکلابوونەتەوە و بۆیە پرۆژەکە دەستبەکارێت. هەژماری من پێشتر بێزراو بوو لای بەرپرسانی یەکێتی بەڵام ئێستا فەرمانبەرانی سلێمانی ناچار دەکرێن هەژمارەکە دروست بکەن و پێیان وتراوە ئەگەر دروستی نەکەن خۆیان بەرپرس دەبن. مەسەلەی تەوتین و ئەوانە ئەنا هەژماری من کاتی خۆی کە ڕاگەیەندراوە ئیتر ئەو ڕاگەیاندنە تا ئێستاکە بۆی چۆتە سەر و ئێستاش خەڵک هەمووی پێویستەکات بێت هەژماری من بکات. تۆ ئەگەر بڕی نەکەیتەوە ینی چی لە موچەکە دێت؟ وەڵا خۆی بە پێ و بڕیارێ ئەوان داویانە ئەگەڵێ هەر کەس هەژماری منی نەبێ موچەکەی نادرێتێ نابێ ئارەزومەندانە بێ ئەوە نابێت. وەڵا و بۆ لای ئەوان ئەگەڕێتەوە خۆ بەلای ئێمە نییە ئەگەر لای هاوڵاتی خۆی بێ لەوانەیە لە هەشتای خەڵکەم هەژماری منە نەکات. خواستی فەرمانبەران تا ئێستا لەگەڵ بە بانکیکردنی موچێ لە ڕێگەی بانکە فیدراڵەکانی عێراق نەوەک ئەم بانکە ئەهلیانەی پارتی وێشێتی پشتیوانی دەکەن چونکە دەڵێن ئەمە حاڵی دروستکردنی هەژمارەکەیان بێت هاوار بۆ موچەکەیان کە لەم ڕێگەیەوە پێیان دەدرێت. نازانم جارێ کارتەکەم وەرنەگردووەمە هەموو عەزیەتەکەی بۆ موچەکە چۆن وەریەگری وابرا بە ڕێزەکەم ئەوە پیشانی کامێرەکەی دەم 22 پێنجی 2025 ئەڵێ بێ سەردانمان بکەن بۆ وەرگردنەوەی کارتەکانتان چی کەسێک بەرپرسە لێرا بێتە دەرەوە بڵێ کاکە من ڕۆژی 25 نەفەر بۆ 30 نەفەر ئەخەمەڕێ توانی هەژماری من نەکەی بە ئارەزوو پێش ئیسە کردمان نووسیمان لە دایرەکە ئەگەر نەو کردایە وەڵای ئەگەر نەیکەن موچەکانتان نادەینێ موچەکانتان ئەوەی ینی پێجژن ئەم موچەکەیانە بدەن ێژی ئەگەر ئەمە نەکەن موچەکان نادێن خۆم گوێم لێ بوو لە قەنات گوێم لێ بوو ئەوە کردێتەوە ئارە وەڵای هیچ بین خەڵک کاکە مەجبورە ئەی چیەکەی مەجبورە تۆ ئەگەر موچەکەت نەدەنی وە چێژیە. بەشێکی دیکە لە نیگەرانی موچەخۆرانی هەرێم ئەوەیە ئەو فۆرمەی بۆیان ڕۆیشتووە تەنها بانکە ئەهلیەکانی کوردستانی تێدایە و بانکی بازرگانی عێراقی تێدا نییە کە پێشتر تێیدا بووە. یەکێتی و پارتی دەیانەوێت بە فشار و زۆرەملێ هەژماری من بە فەرمانبەران دروست بکەن و وەکو کارتێک بەرامبەر بەغداش بەکاری بهێنن جگە لەوەی سوودی ئابووری حیزبی و تاکە کەسیشی لێ وەردەگرن. ڕامیا عوسمان کەناڵی پێیاب سلێمانی.